بینرانی ئازیز سڵای خواتان نەبێت سەرکەوتوو سەرفراز بن تەمەنای نۆماڵێکی خۆشبەخت و ئاسوودە دەکەین. ئەم بەرنمەیە بۆ خۆشی و ئاسوودەیەکانە. ئەم بەرنمەیە بۆ ئەوە نییە برادێک نامەیەکی بۆ نردومەڵە کاکتۆر ژنمان لێ هارمەکە بیکە خاتری خوا دانیشتوینە و ماڵمان خۆشە ژنمان لێ پمپمەدە باوەڕتان بێت ئەم بەرنمەیە نەبوو پمدانی ژنە نەبوو پمدانی پیاوە ئەمە بۆ خۆشبەختکردن و ئاسوودەکردنەکەیە. هەر هەمان پیاو پێم وتووە بەڕێزەکەم تۆ بتەوێت چەندین ساڵە بە دیکتاتۆری هێناوتە ئەگەر ئێستا من مافێکی خێزان ژنیان پیاو بڵێم ئەمە بەڵگە نییە لەسەرەوەی کە ماڵەکان تێکەچن چکە خۆ چاکەزانی حکوومەتەکان 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ بە دیکتاتۆری ئەێنن بەڵام لە ئەخیرا ئینقلابێک ڕوئدات و هەر کەسە و بڵاوی لێ دەکات و کەسێک حسابێ بۆ سەرکردەکە و بۆ قیادە و بۆ کەسە گەورەکان ناکات تەمەن نادەکەم خێزانەکانی ئەمەش ئاوانە بێت. نۆماڵی ئەم جارش بە هاوڕێتی و بە میوانداری مامۆستا نیهادەکە ماستەری هەیە لە بواری ئابوووریە قوتابی دکتۆرایە لە بواری ئابوووریە مامۆستای زانکۆیە چەند ساڵێکە بواری ئابووری وەکووانە وتوتەوە و بە کۆڵێت ئیش و کاری لەسەر کردووە تەمەن نادەکەم ئەم بەرنمێشمان جێگەی ڕزامەندی خی گەورە بێت و سوودی و قازانجی بۆ هەموو ماڵەکانە بێت. مامۆستا نیادیان بەخێربی. زۆر سپاس دکتۆریان سپاس بۆ ئامادەبوونی جەناب. سپاس بۆ ئێوەش. ئەگەر بیری بینەر بخەینەوە بینەر و بیسەر بخەینەوە کە جاری پێشوو بابەتێکت وت کە من لەو ڕۆژەوە حسابکە بیری لێ دەکەمە زۆر گرنگ و مویمە من بۆ خۆم وەکو بەختیار لەوەی هەستی پێ بکەم کە هێشتا بەو جۆرەی جەنابتم نەکردووە کە باست کرد کە زۆر گرنگە تۆ دووتوێ کتێبەکانت باس کرد کە ئەلفوبێی با بڵێن دارایی ئەلفوبێی بودجە دەبێت سێ خاڵی تێدا بێت. خاڵی یەکەم دەبێت سەراحەتی تێدا ئەوە بۆ بینەر بۆی دووبارەی کرد ڕاشکاوی لەگەڵ نیەتەکانی یەکە ڕاشکاوی لەگەڵ نیەتەکانی ژن و مێرد دەبێت ڕاشکاو بن بەرامبەر بە یەک و دەستیان کەشت بێت و پێچوپەنای تێدا خاڵی دووەم باسێکت کرد کە بریتێ لە سەداقەت ڕاستگۆیی درۆ دەلەسی تێدا تا زۆر بە جوانی وتت چی پێویست ئەک پیاوێ قەفس مێڵی ئەوە نەیە بی بە شەڕی داعشی پێ بکە بەڵام نتوانێت بەرامبەر بە ژنەکەی بڵێ سەریح بڵێ من 50,000 ئەدەمە باوکە داماوەکەم 50,000 دەمە دایکە داماوەکەم سندانم لەو پیاوەتێدا ئەوە پیاو نییە بەڕاستی میاوە و بەڕاستیەوە بە کەڵک نایە. خاڵی سێم بابەتێکی زۆر جوانت باس کرد کە شەفافیت لە پارەکە ئەوە بۆکو پارەکە بەڵ هەرچی ئیرادات هەبێ ئەبێ شەفاف بێت لە کۆیە ئەلفوبیەکە بزڵبت ئومێ دەکەم منیش و ئینەکەش بینەرش بیری بێت کە تکایە جارێ سەراحەتتان هەبێت دوای سەداقەتتان بێت دوای شەفافێتتان هەبێت وە بۆی بیری جەنابشت بخەم و بینەرشی بخەم و جاری پێشوو باست کرد کە باشتر وایە جەلسەیەک دابدرێت و مانگانەیە یان دەوریە وەکو چۆن حکومەت مەسەن وەزارەتی بۆ نۆماڵ بە تایبەتی بۆ نۆماڵ زۆر زەرورە ئەو کەسی کە تازە ماڵەکات ئەو کەسانی کە تازە سەرەتای مناڵەکانیان گەورە بێت هەتا وەکو ڕایەن زۆر زەرورە جەلسەی دەوریان هەبێت. من ئەوە داهاتەکەمە دیسان و بیریەکی بخەنەوە زۆر کە ساڵێنجا خۆ من هەر ماگانەگەر و خۆیەتی ئەمە هەموو جەلسەی بۆ چییە بیرخستنەوە زۆر مهمە فەذەکیر خوا فەرمێ سبحانه وتعالى ئەفەرمێ بیر یەکتری بخەنەوە ئەم بیرخستنەوەیە بۆچی باشە بەڕێزان کاک دکتۆر بۆ ئەو باشە کە ئینسان بەردەوام لە لاشعوریە ئیتر ئەمە سابت بێ کە ئەم شتانە تەسبیتن ئیتر کێشە دروست نەکات چونکە مرۆڤ شتی لە بیرەچێتەوە عادەتی وایە هەموو جارێ گومانی بۆ دروستە بێت. ئەم مانگە ڕاستە جەلسەتان کرد بەس مانگی داهاتوو نایکی گومان دروستە بێت دیسانەوە شتەکان بیرەچێتەوە لەوانەیە پیاوەکە بە زەروری نەزانێت لەوانەیە ژنەکە بە زەروری نەزانێت بەڵام بۆ هەردووکیان زەرورە ئەگەر هەردووکیان کۆ بکەیتەوە گومانێک بۆ ئەم گومانێک بۆ ئەو ئاسوودەی خێزانەکە تێکەچێ هەست بە تەزەڵوم و زوڵم و بێتاقەتیەکەن لە یەکتری لەبەرەوە بۆی ئەوە دروست نەبێ ئەو ساردیە دروست نەبێت بەردەوام بە شێوەیەکی دەوری بە هەموو 28 مانگێ هەموو سیجە هەمانگێ هەموو دوای مەعاشێک دابنیشن ئەوانی کە موچە خۆرن ئەوانەی کە پاری بازاڕێنەوەنەیە کە ڕبح و خازانجیان هەیە دابنیشن بڵێ وەڵی من سوپاس بۆ خوا الحەمدولله خۆی ئەمە پێوترێت تەحەدوس بە نیعمەتی خوش ئافرەتەکە بڵێ پیاوەکە ئەمەمان هاتوتە سوپاس بۆ خوا الحەمدولله خوای ئەم ڕزقەمان دەستکەوتووە وەرە اینجا با بودجێ بۆ دانی بابەشی کەین و دابەشی کەین و بڕگەکان شتێک دێتەکایەوە مەسا نهاد بۆی بینەریش سوودێکمان لێ وەرگێ لە بەرنامەکە ئەویش ئەوەیە کە ئەرکە داراییەکان یعنی شتێکی خۆت چاکەزانی لە حکوومەتە یەکێکێ بە ناوی وەزیری دارایی بەڵام خۆ هەرم وەزیرە پارە سەرف ناکارم وەزیرە پارە پێیان ناکە خەڵکی تریش هەیە پاری بۆ دێنێ و خەڵکی تریشێ پارەی لێوەرەگرێت و خەڵکی تریشێ پارە سەرفەکان لەبەرەوە پێم خۆشە لێرەیە قسەیەک لەسەر ئەرکەدارایەکانی خێزان و خانەوادە بکەین. ئایا ئەرکەدارایەکان تەنها لەسەر پیاوە؟ ئایا ئەرکەدارایەکان لەسەر ژنە؟ ئایا ئەوەی کە شەرع ئیستا هەنێ ژن بۆ خۆی شەرعانوێتی و ڕاستە لە ڕووی شەرعیە و تراوەڵێ پارەی خۆم و شەرع ڕێگەی پێدا و ئاوا و تۆز لە ملێ قوتەکاتەوە ئەڵێ من پارەی خۆم و کەیفی خۆتە و من خۆم کەیساکێ خۆت ئاگات دێ ڕەنگە ئەم کێشەی هاتوێتە ڕێگای تۆ کە
ئێستا زۆر کێشە ئەگاتە تەلاق لەبەر وشەی هی خۆمە چکە هی خۆمە قوڕی کرد بەسەر هەندێ ماڵ و خێزان و خانەوادە من و تۆ پیاوین ڕەنگە بە ڕێزیش ئەم بە ڕێزانش کەس سەیری بەرنامەکەمانەکەن پیاو بە وشەی هی خۆمە زۆر پەستە بێ ئەم زۆرجا بە خێزانم وتووە کە وتت هی خۆمە ئیتر من چاومەچێتە پشت سەرم وریای بە ئیتر شۆرتەکەم جا گەرمیانی تۆزێ زوو شۆرتەکەین و بێتاقەت مێڵە شۆرتکەم چونکە هی خۆمانە گرنگ و مهمە بەیانی بودجەیەکی هەیە داراییکی معاشێکی کە وتت هی خۆمە مانەوێت تۆ ماڵجیایت کرد مانەوێت تۆ دوو وەکو حکومەتی کەسک و زەردەکەت کرد مانەوێت دووفرن کرد ئەرکە دارایەکان پێم خۆشە بۆ بینەری باسکە کە چۆنەوە چۆن دابش بکرێت کاگدکتۆر ئەگەر ئەرکە داراییەکان بە شێوەیەکی ڕێک و پێک تەوزیع بکرێت و ئەم ئەرکە دارایەنە لە نێوان ژن و پیا و مناڵە مەسەلەن هەندێک بابەت هەیە ئەگەر مناڵەکە گەورە بوو قابلی ئەوە بوو مەسئولیاتی بخێتە سەرشان تۆ هەفتەی ڕابردوو باسی لە بەرنمەیەکەمە باسی شتێکی جوانە کرد من بە پیاوێکم تو ئەدی یەک مانگ پارەکە و دەرەدەست ئەو مناڵی خۆ با قەدری عافێت بزانێ ئەم مناڵە ئەم خێزانە و حەقی وایە هەندێک جار بزانێ کە سەرف چۆنە پارە سەرفکردن چۆنە بە تایبەتی لە پێداویستەکانی ماڵە چونکە لە کەمالیاتە هەستی پێ ناکات کەمالیات ئەوەیە ئێمە چینە بازاڕەوە کام خەمیسە جوان بیکردن کام قۆنەرێ جوان بێشتی زیایە ئەم لا ئەو لا ئەمانە پیانەوتری کەمالیات لە ماڵە ئەرکی کەمالیات پێویست ناکە هەموو جارێ بدرێ بە ژن و بە مناڵ چونکە بەڕاستی جاری وایەیان بەس بدرێ بە پیاو ئەبێت دابش بکرێت کەمالیات تۆ ئەم جارۆرە با بەیەکەوە خێزانەکە بەیەکەوە بچینە ناو بازاڕەوە بۆی بزانم تۆ چیەکڕی ژنەکە لەگەڵ پیاوەکەی بە بڵێ بەیەکەوە با بچین قەیچەکە منیش قەمیسێکە بۆ هەڵە بشێرم مناڵەکەش با بە تەنیا نەچێ با 16 ساڵیش بێ با بەیەکەوە جارێک بچن بۆ بازار ڕۆزان ئەم مناڵە چۆن بیرەکاتەوە چونکە جاری وایە تۆ یەک تێبینی پێدەی لە کاتی شتکڕینە یەکسەر فکرێ گۆڕێت ئەم مناڵە ئەم گەنجە فکرێ گۆڕێت ناچێت لەسەر تەقلیدی برادەرەکانی یەکسەر لەسەر قسەی دایک و باوکی لەبەرەوەی خۆمت ئەرکی زۆر جار بەڵێ مامە شێخی باوکم ڕەبی خوا باشی بۆ بکات لێرە دوای خێری بۆکەم تا ئێستا من بیرم بێت باوکم زۆر ئیمانی بە ڕۆژانە نەبووە ڕاستە من پارەم لە باوکم وەرنەگرێت بەس لە ڕێی دایک مۆزۆجەوەرم بەس لە بیرم بێت کەوتی مناڵم ئیتر لەم تۆستەوە باوکم بۆی کردوین بە هەفتانە و مانگانە یعنی ئەمە بۆ خۆی ڕاهێنانی تاقەکانی کۆمەلگان نییە چینچکە ئەڵی سوالکەر هەموو بەیانێک هەزاری ئەدەیتێ هەزارەکە نەبەشی لەفەیەک و بیپسیەکەکە نازانی نەبەشی شاورمەیەکەکە ڕۆژێکی بزوانی پێ بەڕێ ناتوانی پێزایەکی پێ بکڕێ بەڵام مالعلم ئەگەر بێت و هەفتانە بێت یان مانگانە بێت ئەم کچە پێش ئەوی بیدەی بە شوو ئەم کوڕە پێش ئەوی بیدەی بە ژن تۆ کردوتە بە کەسێکی ئیدارەی مالی زۆر باش و چاک و مەزبوط زۆر باشە ئەمە پێوترێت دابشکردنی ئەرکە دارایەکان یعنی ئەم کوڕە گەنجە ئەم کچە گەنجە شتێکی ئەخەیتە بەردەست ڕۆڵە پێداویستەکانی خۆ بۆ ئەم مانگە بۆ ئەم پاییزە ئەم شتە ئەمان و ئەم پارەی و لە بەردەسایە ئەم پارەیەکی بێکری ئەبێ ئەم مناڵە خۆی بیرەکاتەوە اینجا تەوزیعەکات تەوزیعی سلەمی ئەولەویاتیەکات یعنی بۆن من منەڵێ وەڵاهی جل زەرورە جلی مەکتەب تۆ بۆن من بۆ خۆتە زانی ئەڵێ کچم یان کوڕم یان ژنەکە ئەمە 200,000 بۆ نمونە بۆ پێداویستەکانی سەرەتای مەکتەبێ ئیتر خۆی ئەڵێ جلەکەم بای ئەوەنەی و کتێبەکەم بای ئەوەنەی و ئیسنساخی مەلزمەکەم و پێویستە دابەشی کات نابێ بڵین وەڵای اینجا دوایی مناڵەکە بڵێ اینجا لەو کاتەیە حاڵەتێک هێتە پێشەوە جاری وا هەیە کچەکە خوانەخواسە نەخۆشەکەوێت و لە پڕێکە پارەی خۆی سەرفەکە لە شتێکی ئاوایە ئەمە پێوتری حاڵەتی غیر متەوەقع ئەمانی لێ جیاکەی تۆڵی ئەو سەرف کرد ئەمە پارەکە حاڵەتی تەبیعەکە و بچۆرەوە سەر حاڵەتی تەبیعەکە و بۆچی گرنگە پیاو سلەمی ئەولەویاتی خۆی مناڵ سلەمی ئەولەویاتی خۆی بۆ ئەوەی هەر لە مناڵیەوە تۆ بە مدیرێکی مالی سەرکەوتووە بێت وەکو جەنابە فەرمووت ئەم ژنە مدیرێکی مالی مدیرەیەکی مالی سەرکەوتووە بێت هەر لە ئەوڵەوە ئەم باوکەش بۆ خۆی ڕاستە قەوامەتی هەیە و سەرپەرشتیاری ماڵە بەڵام ئەمیش ئاگای لە مەسروفاتی خۆی بێ چونکە ئەڵێگەر خۆ جێبەجێ نەکرد ناتوانانی بۆوانی تر بڵێ واجێبەجێکە ئەڵێ منیش بۆ خۆشم جیاکەمەوە منیش چونکە من مامۆستان بۆ نمونە یان لە فڵانە شوێنیان من مامۆستای زانکۆم بۆ نمونە ئەوە من 200,000 دانێم بۆ جلوبەرگی خۆم سەرەتای دەوامە و منیش شتەکڕم وەکو ئێوە ئەم 200,000 ئەمیش لێ لا نەدات بزانێت چۆن دابەشێکە ئەولەویاتی خۆی چۆنە لەبەر ئەوە ئەم مەسروفاتانە پیانەوترێ مەسروفیاتی ضروری بۆ سەرەتای دەوامە دابشکردنی ئەرک بەم شێوەیە ئەم ئەرکە ئەوەی بەڕێز سەقافەی ئیداری مالی لای هەمومان ڕاگرێت هیچمان فێری فەوزاویت نابین یعنی ئەو بێسەرەوبەرەیە کەس نەزانێ پارە چونکە بەڕاستی یەک تێبینیەکەیە کە ئافرەت چووە بازاڕەوە کە پیاو چووە بازاڕەوە دیاری نەکرد چەند سەرف ئەکات دیاری نەکرا چەند سەرف ئەکات تەسەڕوبی زۆرە بێت
وڵا ئەم دووسێ بنیشتەوە بنیشت هەڕاجەڵێ 5,000 یەکسەر لە خۆی بای 2,000 کڕێ کەوتی 5 تۆ بۆ 5 دەبنیێشتە کڕی ئاخر تۆ چی ئیشە هەیەبەوە ئەوە تەسەڕوبی مالیە ئەڵێ هەڕاجەوە خەریکە هەمانگی دووە زستانەکە ڕوات وڵات چاکەت هەرزانمان کرد چاکەتی کڕیوە لە سەرەتای ساڵەوە بەس هەرزانی کردووە چونکە هاوارەکات و خەڵکی لێ کۆبووەتەوە هەر لە خۆیەوە ئافرەتەکە ئەکرێتە ژێر کاریگەری ئەو هاوار و هەڕاج و تەسویقە یەکسرە چێت هەر لە خۆیە دوو چاکەتە کڕێ بەبێ ئەوەی پێویست بێت تا ساڵێکی تر ئەمێنی نامێنی ئاخر تۆ چاکەت بۆچی بۆ ساڵێکی تر شیڵێ تۆ ماشەڵا جسمە گەورەتر نابێت شیڵێ خەڵەوتر نابی شیڵە زەعیفتر نابی لەوانی هەر بۆ نەبێت لەبەر ئەوە تەسەڕوبی مالی زۆرە بێت لە ئیداری مالی ئاڵێ من زۆر هەڵەیە ڕاستە بە عەقڵی ئێمەڵێ اینجا خۆ بۆ ساڵی تری هەبێت چاکەت بکڕم بۆ ئێستانی کڕم نە وانە بودجەی ئەمساڵ جیایە لە بودجەی ساڵێکی تر خواش وا دایناوە قوتی سەنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قوتی سەنەیەکی جیا کردوێتەوە نەک 2 ساڵ و 3 ساڵ یعنی زۆر بێ سەنەیەکی مالیە لەوە زیاتر حتا بودجەی وڵاتێکیش هەر بۆ ساڵێکە نووسەرێک هەیە ڕەنگە جەنابشت بیناسی بە ناوی دانلۆک لە ئەسڵا سینیە ئیسەن لە ئەمریکاژی دووسێ کتێبی هەیە لە جیهانە زۆر مەشهورە بۆ بواری دارایی بەتایبەتی پێم خۆشە کە بینەر سەری ئەم بەنامەیەکە کتێبەکەی بخوێنێت کتێبی کێ بە ناوی بێمنەتی لە پارەدا دانلۆک بە درێژایی ئەو کتێبە دەیەوێت دەڵێت ئەگە تو ئەم حەق و حیساب و تەرتیباتە بکەیت و زۆر شپرزە نابی و زۆر بێتاقەت نابیت ینی ئەوەی کە باسمان کرد ئەرکە دارایەکان زۆر جار من لە ڕێی ئیش و کار و لە ڕێی کۆڕ و سیمینارەوە باوکەڵێ دکتۆر بوومەتە پەن بەدەست خێزان و خانوادا بۆ ئەزانی بۆ ئێمەوە هەمومان بەم گەنجێتی خەریکە سەرمان و ڕشمان سپیە بێت بە جددی لەبەروی هەمووی ئەخینە سەر خۆمان لەبەرەوەی کە هەموو ئەرکەکەمان سختۆ سەر خۆمان سەرفکردن و پەیداکردنیشی مەخسوسە سەر خۆمان ینی بینەر بە ئەمە بزانێ ئێمە لە دڵسۆزیمانە بۆ دایک و باوکەکە ئەگەر ئەرکە دارایەکان چۆن تەوزیع کرێتکەمە بە تەجروبەم بە وەکۆڵ هاوکارێک بۆ قسەکانی جەنابەت ئەگەر بێت و مەسەر من 2 مناڵم هەیە لاسیک بێنم لاسیکی پارە بێنم بەسەن لە ڕووی زانستی ئەوەندی کە من لەسەری خوێنێتەوە مناڵی ئیبتیدایی ئەتوانی هەتا ئیبتیدایی 2 ڕۆژ 3 ڕۆژ جارێ پارەی بدەیتێ کە بوو متەوەستە هەفتانە بیدەرێ کە بوو بە عدادی و مانگانە بیدەرێ کە بوو بە زانکۆ وەرزی بیدەرێ دوای وەرزی ئەتوانی بودجێکی ساڵانەی بدەیتێ کچێکە شووی کردووە کچێکە بابڵین کچێکە زانکۆی تاواکوونیان کوڕێکە خۆت بودجێکی دەڵی ڕۆڵ ئەم ساڵ ئەم چەند وەرەقەیەتە دەمێت بەس خۆت ئیداری خۆتی پێ بکە و هەوڵ بدە خۆت ئیش و کارێکی دەگەڵا بکەوە بۆ خۆی خاڵێکی گرنگ و کەواتە بە درێژایی مانگ بەمەرجێک تەسەڕوبیتیانە بێت لە دواییشە دایک بە جیابی داتی و باسیەکەم و خاڵی یەکەم کەواتە زۆر گرنگ و مویمە بۆی کە ئیدارێکی مالی زۆر باش و چاک و مەزبوط ڕێ بخەین ئەم وەختە ئەم پیاوە ئەگەر مانگانە پاری کوڕەکانی جا کردو لاسیکێکی لێدا ژنەکە هەفتەی یەکەم هەفتەی دوم هەفتەی سێم کەواتە تا سەری مانگ هەموو کۆتای هەفتەیەک ژنەکەی سەری نایەشێنێ بێنە پارەی محەممەد بێنە پارەی شیلان بێنە پارەی محەممەد ئەمە خاڵێکم خاڵی دوم باشتر وایە چاکتر وایە کە بۆ ئیدارەی مالی ئێمە وتمان هەموو پارەکە دەکەینەوە ناو جانتایەک بەڵام اینجا مەسروفات و سەرفکردنەکانی هەمووی لەسەر ژن نەبێت تۆزانی من و تۆ تووشی ئینزلاق و سۆفان بووین هەموو ڕۆژێ علاگەمان ئەمەنە هێنایەوە فەقەرەمان چۆتە سەر یەک ئەوە علاگەمان هێناوە چی پێویستەکە پیاوێکە سەری بەرنامەکەی منەکە لە شێخەڵڵا یان لە دارستاوەکە بۆ نمونە کاسبیەکە چی پێویستەکە هەموو ئێوارەیەکش نیو ساعت مشکی مەشغوڵ بێ بەوەی کە چی جۆرە لۆبیایەک بێتەوە چی جۆرە تەماتێک بێتەوە لە پێناوی ئەزین چی لە پێناوی ئەوەی کە چۆڕی لێ بڕیوە لە ژنەکەی کە ئەرکە دارایەکانی تەوزیع نەکردو ئەگەر ئەم پیاوە بەڕێزە مانگانە 300,000 دینار بداتە ئەم ژنە بە دەقات لە من و تۆ باشتر زانێت چی جۆرە کولەگەیە بکڕێ بەزانێت چی جۆرە سڵقێ باشە و بە علاگە چاکمان بدێتەوە لە ماڵۆزای چیمانە پێوتووە ئەوە فڕێمدا هێشتا داد ناوڵەوە فڕێمدا هیچی بە کەڵک نایە لەبەروی نایزانین بەدڵنیایی نایزانین چی جۆرە فاسۆلیایەک باشە چی جۆرە تەماتێک بۆش باشە بۆ سەریێشەکەی ئەم سەریێژێژی نامێنێت خاڵێکی ترکە گرنگ و مویمە ئەرکە دارایەکان تەمەنا دەکەین ئەو بەڕێزانی کە سەری بەرنامەکەمانەکە بودجێک دابنێ بۆ مەسروفات بەسی ژن بدات ئەمی ژن فێر دەبێت مەزبووتە بێت و چاکە بێت و ژنیش دەزانێت چی بکات یعنی ژنیش دەزانێت چی بکات بەردەوام شتێکی لە بەردەسای بەڵام لێرەیە کۆمنتێک دەبێت با بڵێن ژنیش بسکەی نییە بڵێ پیاوەکە ئاوا بکە بە قورناسکە بکێشێتە ناوقەتی پیاوەکە بڵێ یاڵا بم دەرە دکتۆر وایوت بەو مەرجەی تۆش ئیدارەی مالی فێر بوو بێتی پیاوەکە فێری کردبێت بزانێ مسریف نییە بزانێ ئیداری پارە دەزانێت بزانێت باوکم دەمێکام قسێ دەڵە ڕۆڵە قەدری عانە بگرن دینار قەدری خۆیەگرێت ئیستەش من ئەم قسەم لە بیرە لە هەشتاکان و نەوەتەکان ئەم قسەی پێوتومە
باوکم کابراایکی پولەکی نییە بەڵام کابراایکی کاسبکارە ئەو دێ من بیرم بێ بۆ دەڵێ هەمیشە پێ و قەدری عانە بگرە دینەر قەدری خۆی دەگرێت تۆ هزار ئەوەی کە زۆر جاژن و پیا دەڵێ 1000 چیە و 2000 چی و 500 چی لە مەسەلا گۆڕێ آخر چەند 500 کە 100,000 دروستەکات چەند 100,000 کە ملیۆن دروستەکات و میلیاردێر دوای ناگەیتە بیستی مانگ و معاشەکە و لێ بڕێ بەبەر ئەرکە دارایەکان ئەگەر هی کوڕ جاکرێتەوە ئەگەر هی کرد جاکرێتەوە ئەگەر هی ماڵ جاکرێتەوە ئەگەر لە ئەوڵی مانگەوە پارەی مۆلیدە جاکرێتەوە پارەی کارەبا جاکرێتەوە پارەی وایفی جاکرێتەوە وەکۆڵەت قۆڵمان بەسەر کراوە ئێستا کرێچین ئاسیایی کرێچی کۆڕەکین کرێچی فاستینکین کرێچی ئەمە بە حقیقەتە کرێچی حکومەتین کرێچی وەکۆڵەت ئەگەر ئەمانە هەمووی جاکرێتەوە لە ئەخیرا دەزانم 180,000 نارم بۆ ماوەتەوە دەڵێ ژنەکە 180,000 مانەوە هەم ژنەکەش بەزەی بەم 180 دێت مناڵەکان بەزەی دێتەوە و سۆز و عاتیفەش دەبینی ژن و مێرد و پیاوە دروستە بێت و غیرە دروست نابێت و من قەنەعەتم وایە ڕەنگە بەڕێزێک بڵێ هۆ شتەکان دۆشاوێن تێکەڵ کرد من قەنەعەتم وایە مەمەسانیات ئەگەر ئەرکە دارایەکان تەوزیع بکرێت بە تەجروبەی ژیانی کەمی خۆم خیانەتیش و ژێربەژێر و فیاڵکردنی ژن لە پیاو لە ژنیش کەمتر دەبێتەوە چکە بودجەکە دیارە و پیاو لە قژڕشکنیەکە سەرفی ناکات لە ژێرەوە بۆ نمونە مەسەن پارەکە سەرفکات. ئەو خاڵانەی وروژان زۆر جوان بوو من چەند ملاحەزەیەکم هەیە لە سەری بەزۆکو ئیزافە ئەرکە دارایەکان لە ناو بودجەکەیە بۆ خۆی دابەشە بن یعنی بۆ نمونە کە بودجەکە و دیاری کرد ئێمە من ئێستاوان پێ باشە هەر بودجەکە شتێک بۆ بینەران و بیسەران و بۆ ئەوانەی کە ئێستا ئاگایان لێمانە شەرحکەم تۆ دەفتەرێک دابنیە لە ماڵەوە کۆبوونەوەکە و کردووە وەرە بە ئاگاداری هەم لە بڵێ من ئەوەنم لەوێ دەسەکەوێت بودجەی عادی ئەڵێ 400,000 عادی یعنی ئەوەی کە ماڭانە یان هەفتانە بە شێوەیەکی عادی و بە عادەتی هێتە دەستمەوە بودجەیەکشمان هەیە تەواری و غیرە متەوەقع جاری وایە یەت خوانەی بڕێ پارچەیەکە ئیفرۆشی و قازانجەکە گێتە سەری یعنی بۆ نمونە شتێکی ئەلەو جۆرەیە خی گەورە ئینشاءڵە لە مردوەکانمان خۆش بێلواچێک کەسێکە مرد بێت و شتێکیت میراتیەکە شتێکە زیینوە بێتەوە بۆ ئەمانە غێرە متەوەقعن یاخود لەواچی متەوەقعن بەس لە دوورمەودایە بەڵام یەتە دەستەوە ئەمانە هەمووی دیاریەکەیت ئەڵی چەندێکە بۆ نمونە ئەڵی ملیۆنە دینارە گریمان ئەم ملیۆنە دینارە وەرە ئینج جانبی نەفەقاتە دیاریکە لە بەشێکی تری دەفتەرەکەیە بە وردی و بە ڕێک و پێکی ئەو برگەکانی نەفەقات ئەبێت چی بێت نەفەقاتمان هەیە تەشغیلیە یعنی سەوزە و میوە و برنج و نازانم ئەوانەی بۆ شلە و ئەدەواتی ڕۆن و نازان هەموو ئەم شتانە تەشغیلی ئەوە ئەوەی کە ئیشی ڕۆژانی پێبەڕێکرێت ئەمە پێوتری ئەمە بەڵێ بێگومان بودجەی تەشغیلی بەردەوام کورسیەکە شکێشتێکەوانە پێوتری هەموو بودجەی تەشغیلیەکە ڕۆژانە و ماگانە ئیکڕێ حکوومەت ئەم بودجە تەشغیلی لە ماڵە زۆر زەرورە بۆ نمونە بڵێ 200,000 بۆ ئەمەیە گریمان ئەوە میوەیە ئەو سەوزەی ئەوە تۆ بڵێ 300,000 زۆریشی بە زۆری دابینین بودجەیەکیشمان هەیە دەوریە وەکو پارەی مۆلیدە و پارەی چونکە ئەمانە جاریوان مانگ هەیە زیاتر لە بودجەی تەشغیلەکە ڕادگرم ئەگەر خێزانێکی خانوادەیەکی سەرکەوتوو بێت تەنانەت ئەو بودجە تەشغیلش تەوزیعکە لە 300,000 مانێ خۆین سێ ماسیە خۆین دوو جارە چینە دەرەوە یەک جاریش بۆ نمونە مەسەن ئۆنلاین بانگەکەین چوونە دەرەوەکە جیاکەینەوە چوونە دەرەوەکە جیان پێوترێ بودجەی تەرفیهی تەرفیهیەکە اینجا جاری وایە ئەچیتە دەرەوە جاریوە شتێ بانگەکی لە دەرەوە ئەوەش هەرە بێت یعنی ئێمە ئەگەر ئەوەش حساب بکەین چونکە بارانە و بەفرە و دکتۆرەوەە اینەکەمان لەزە قورزمەکە بڵێ بۆ نمونە ئەوە بودجەیەکی تەشغیلی هەیە کە ئەمانە ضروریاتی ڕۆژانن بودجەیەکی دەوریمان هەیە کە ئەوەی جەناب فەرموو لە مۆلیدەیە لە ئەنتەرنێتە لە وایفایە لە هەر شتێکمان هەیە ئەمە هەموو سەریمانگە دەوریە بەس جاری وهەیە ئەگۆڕێت جاری وهەیە باڵە شتێکی کەمیان زیاد ئەوەش دیاریەکەی بۆ نمونە بە 50,000 لەو ماڵەیە گریمان تو ئەڵەی فاشلیە سەری مانگ ژن و پیاو بکەنە شەڕ ئەگەر ژنەکەوتی بێنە 50,000 بەرێ بۆ مریدەکە پیاو بڵێ ئەمە چییە چۆ خۆت ئەزانی بۆ هیچ ئەبێ ئەسڵەن هەمووی ئەمە جیا بکەیتەوە یەک لاسیکێکشی لێبی ئەمە هی ئەوەیە ئەوە هی ئەوەیە ئەو کاتە بێگرفت دەبێ ئەو ماڵی لە ڕووی ئافرەتێک قسەیەکم بیر کردووە دکتۆر تۆ ئەزانی من خەجاڵەتی ساحب مۆریدەکەی گەڕێکی خۆمانم سوێنە خواڵی ساڵ دێ و ئەڕوا 6 مانگیان 7 مانگیان لە دەرگامانەدات بە
تەمەەن یەکەم هەیە خاوەن سێ چوار منداڵم لە ڕووم نایە ئەڵێم وڵا پیاوەکەم لە ماڵ نییە توا ئێوارە وەرە بۆ ماڵەڵێ چەند جار پیاوەتی ئێدایکەکەم 30,000 هی ئەوەیە کە پیاو لە ماڵێ بۆ نامدێتێ بۆ فێڵم لێکە ینی پیاوێک ئەوە نا لەگەڵ ڕێزمە بێمتمانە بێ بەرامبەر بەژنەکەی کە ڕەنگە ئیسەکە بسکەی سمیێڵ بێسەی بەنامەکەمەکات تۆ 50,000 لە ماڵەدانە نابێت و ئەمەە متمانەت بەژنەکەت نەبێت من بەڕاستی بە نۆماڵی باشی بێ ئەوەژ ینی پیا ناوێ هەر پارە هەڵگرێت پیا پاری بۆ چییە ڕۆژانە شتێکی پێویستە و هەڵێگرێت ینی وتری بێ هەمووی لە ماڵا بێ لە ماڵی شابێ خۆ نابێ ئیتر کلیلی لێبدا لە قاسای کەس نزانێت چی تایە ئەمە وەکو سنووقی ڕژوایە زۆر ئاساییە ئەمە لاسیکێکم لێدا ئەمە بەشی ئەوە من خۆم بە تەجروبەی ژیانی خۆم ئەمە تاقی کردوەوە زۆر سەرکەوتوش بووە بەڕاستی یعنی ئەو کاتە هەستەکەی پابندی بە شتێکەوە ئەم 300,000 بۆ ئەمە بودجەی تەشغیلی تەواو ئەمە 50,000 بۆ بودجەیەکی دەوری موبایلە و چی و ئەو شتانی کە پێویستە لە ئینتەرنێت و ئەوانە بودجەیەکی تەواریمان هەیە تەواری نەخۆشیەکە خوانە خواسە عملیاتیەکە ئەمە 200,000 بۆ دانێت چونکە دای بنیە ئەگەر پێویستی نەبوو ئەمینێتەوە بە 6 مانگ دەستکاری لەوانەیە پێویستی نەبێ هەمووی مینێتەوە بێت خەزم خوانەی بڕێ ئەیبینیە بەس تۆ داوناوە لەوانەیە لە 6 مانگە جارێ پێویستی بێ بەس هەموو ئەوە بێت لە هینی حکوومەتا پێویستە سندوقی خانەنشینی بۆ دوای هینێک کە خانشین بووی ئەو پارێ بۆ دانێت قسێکی خۆشڵم تەمەەن خەڵک زۆر بیژدانە بەرامبەر بە ئێمەی دکتۆر هەموو مانگی 5,000 دینار ئەداتە سەرتاشین ساڵانە 6,000 داتە سەرتاشین پێی نازانێ وە گلەی ناکە ئەگەر لە ساڵێکە جارێ لە شوێنێکا 100,000 بدا بە دکتۆر بە ئەژداد و ئابامانە دێتە خوارەوە ڕەنگە بە درێژایی 10 ساڵ ژێک جار پێویستی بە دکتۆرێ بوو بێت جارێ دوو جار پێویستی بە دکتۆر بێت لە ئەنجامیەوەی کە بودجەی برێت بیمە سیاقە و خۆ من بەقەت سەرتاشێکم لێ بردویتە بۆ ئەمەە هەواڵە بەخوامەکەی ئەڵێ ڕەبی بە قوزە قوردی ببێ بە ئەسفە لە ساف بەتایبەتی ئەوانی مناڵێن بەڵێ تەواریکردنی بودجەکە ئەوە بودجەی تەواری و شتە کتوپڕەکان بەڕاستی زۆر زەرورە شتێک تەشکێ جاری وایە یعنی تەلەڤیزۆنەکە تەشکێت ئەمانە تەوارین ئەم بابەتانە ئەبێ بودجەیەکە هەبێت دیاینی لەوانەیە لە 6 مانگ جارێک دەست بەری بۆ بودجێ بەس زەرورە هەوبێت چونکە بۆ لە بودجە عادیەکەتە با دوایی بەش ناکات دوایی ئەشڵەژەی دوایی گرفتەکەێتە ناو خێزانەکەتەوە ئەڵی نایکردمەوە ئەوڵێ ببی کڕیدە ئەوڵێ زەرورە ئەوڵێ وەڵی نایکردم گرفتی بۆ دروستە بێ مناڵەکە و پێویستی بەوێ ئەکسەرەوێ پەنابەری بۆ قەرز بۆچی پەنابەری بۆ قەرز نە لەم سەرەوە لەوەی تر بگرەوە بۆ ئەم شتا خۆ ئەمەش هەر ماوەتەوە تۆ زمانی حاڵەتی بڵیت بێویژدانێکی زۆر گەورەیە ژن قەنەفە بگۆڕێ ئەمە چیە خۆ هەمانە پارە بەڵام لەو لاوە 5 وەرەقە 10 وەرەقە لە ماڵە نەبێت بێویژدانێکی گەورەیە کە من خۆمەی بینم ڕۆژانە مامەسانیات مۆدیلی سیارەکەی ئەگۆڕەیە کەچی لەو سەر و 15 وەرەقەی قەرز بۆ لە براکەی وەرگرتومە چێ بۆ مۆدیلی سیارە بێویژدانێکی زۆر گەورەیە و بەداخەوە دوورکەوتنەوەی لە دین عمرەیەک بکەی بە 10 وەرەقە عمرەیەکی ناو ڕەمەزان بکەی بە 14-15 وەرەقە بەڵام ژنەکەی سوێن و قورئانە خواڵێ کە چووە بۆ عمرە من ئەمە بۆ دنیا و قیامەت ئێڵم 15 وەرەقەی لە ماڵەوە دانەناوە کە خۆشی 15 وەرەقەدا بە 15 ڕۆژی ڕەمەزان بە عمرە بە ناوی ئەوەی کە بە شەرتی عمرەی تری کردووە قسەمانە سەر ئەوە نییە یاخوا پێشکەشت بێ عمرە شتێکی خۆشە حەشتێکی خۆشە بەڵام مەبەستمان لە دانانی بودجێ کە لە دینی زۆر ڕاستە جا بودجەی ئەوەی ڕۆژانە بودجەیەکی دەوری بودجەیەکی تەواری بودجەیەکی تەرفیهی زۆر زەرورە کەمیش بێ هەردای بنێ با ئەم خێزان و مناڵە بزانن کە تۆ بەتەم خۆشی ئەوانی شەوەی ئەمە هەمووی هەر ئەرگ نییە ئەم پارێ ئەچمە دەرەوە ئەچم بۆ مەطعەمێک ئەچم بۆ سەفرەیەک ئەمانە بودجەی خۆشی خێزان هەر ئەوە ناوی بنێ بودجەی خۆشی خێزان با بزانێت کە ئەوەیە بودجەیەکی ترمان هەیە کاک دکتۆر ئەمەش زۆر زەرورە جگە لە تەرفیهەکە جگە لە دەوریەکە جگە لە تەشغیلەکە بودجەی مەرینی پێڵێن یعنی نەرمکێشی مەتاتی لاستیکی شتێک دابنێ لەم بەینانەیە شتێک کە تۆ ئەسڵان هەر تەوەقوع نەکردووە زەرورە بەڵێ بۆ زیاد و کەمێک ئەوە پێوترێت مەرین ئەمە ناوێنیت ئینفاقی خێرخوازی میوانداری هەر ناوێکێنیت چونکە زەرورە لە هەموو بودجەیەکە بۆ بەرەکەتی ماڵیش بێت بودجەیەک دابنی بۆ ئەم خێرخوازیە با ماڵ بێ میوان نەبێت با ماڵ بێ خێر و خێرات نەبێت با ماڵ بەڕاستی هەر لە ناو نووسینەکە تا هەبێ خوا بەرەکەتیەکە هەر لە ناو نووسینەکە تا بێ بڵێ وەڵاهی من ئەمە کەسوکاری چیە ئەو فڵان و ئەمە لێک بیتەوە نا چێ هاتە سەر سفرەکە و با سفرە و قەرەباڵغ بێ ڕەحمەتی خوا لەو کەسی کە پیاوێکی باوەڕدار لەسەر سفرەکەی نانەخوات پیاوێکی فەقیر لەسەر سفرەکەی نانەخوات دووسێ دراوسێ بانکە ئەگەر کەس نەبوو زۆر زەرورە مانگانە سفرەکە و میوانێکی لەسەر بێت بەڕاستی ئەمە بریتیە لە ئەو بەڕێزم خۆشەویست دەستخۆشیم بۆ جەنابەت هەیە بابەتەکەمان زۆرە دارایی قسە زۆر هەڵەگرێت بەڵام بینەری ئەزیز و خۆشەویست مامۆستانیهات قسەیەکی زۆر جوانی و تەمەنا دەکەم لە بیرتان نەچێت ئەویش ئەوەیە کە لە بیرتان نەچێت بودجەیەک بۆ خۆتان بودجەیەک بۆ 4 دەور
وما خلقت الجن والإنس إلا ليعبدون بإلا أداة استثناء بۆ ئێمە حەسر کراوە بۆ عیبادەت هاتوین من بۆ ڕاوە دینار نەهاتوم من بۆ دالەکەی پێشناوم نەهاتوم ڕاستە من مامۆسای زانکۆ بەس بۆ مامۆسایەتی زانکۆ نهاتومەتە سەرم گۆی زەوێ ڕاستە من پرۆفیسۆریایی دەرم بەس نهاتوم بۆ خزمەتی پرۆفیسۆریەکەم من پیاو ڕاست بڕە بۆ خزمەتی سیارەکەم نهاتوم من سندانم لێدا لە باخەکەم من بۆ خزمەتی باخەکەم نهاتوم بودجەیەک دابنێن هەم بۆ خۆتان هەم بۆ چواردەوتان بۆ خێر لەبەرەوە کاکتۆر قسێکی زۆر جوانی کرد بودجەیەکت هەبێ بۆ خێر بودجەیەکت هەبێ ناوی بنێ بودجەی قیامەت ناوی بنێ پردەکەی سیرات ناوی بنێ خۆشببختی خێزان ناوی بنێ بەهشت ناوی بنێ هەرچیەک دوو سێ مانگ جارێ بڵێ ژنەکە تۆ ئەزانیک دەمێکە خێرمان نەکردووە خێرەکە لەوە چێ تەشتێنان دەستی بێت لەوە چێ کۆمەڵی ناوەشکێنە بێ و تەوزێئیکەی لەوە چێ کەفاەتەوە چێ پارەکردنیەکە کرد لە مزگەوتێکە لەوە چێت پارەیەکە ئەبێ بۆ نانەکەلی یان بۆ نونە نەخۆشخانەی هیوا لەوە چێت بچی سەردانێکی سەیدەلەکەی گەڕکتان بکەی بڵی ئەرێ نەفرێک هەیە نەخۆشی درێژخایەن بێ زەحمە نەبێ ئەم مانگا من دەرمانەکەی بدەم لەوە چی بی بۆ نەخۆشخانەی بەخشین بڵی کاکە ئەرێ نەخۆشێک هەیە شتێک هەیە تەرتیباتێک هەیە هیچ نەبێ خۆت بکەی بە تەواوی بڵی کاکە من دوو کورسی نەقالە دەکڕم و تەرتیبات هەر هیچ نەبێ بڕۆی بۆ قەبرستانەکەی نزیکی ماڵی خۆتان بڵێ من ئەم قەبرستانە تۆزێ پاک دەکەم و چەندارێکی تیا نێژم و تەرتیباتێکی تیا دروستەکەم هەر هیچ نەبێ بگەڕی لە لادەیەکە لە شوێنێکە لە کون و خوشببنیەکە ڕەنگە بیرێکی پێویست بێ ڕەنگە بیرێکی تیوازی پێویست بێ شتێکی پێویست بکە بودجەیەکی زۆری ئەبێ یارکەمەوێت لە تەمەن نادەکەم بۆ خۆشببختی خۆتان خێزانتان خانەوادەتان بۆ ئەوەی دەرد و بەڵا بە دوور بن بۆی لە شێرپەنجە بە دوور بن چکە زۆرمان بینی پارەی سەرف نەکرد وەکو دکتۆر بەختیار زۆرم بینی لە خۆی و وە لە چواردەوریا سەرفی نەکرد بەڵام سێ دەفتەر چوار دەفتەری لە شێرپەنجەیەکە دروست کرد کە من بە دەستی خۆم لە سەرتاوە سۆنەرم بۆ کرد گریەکە 12 ملیم بوو 12 ملیم بوو بەڕێزان بەقەت قلەمێوژێک بوو بەڵام دوای تەشەنەی کرد و شێرپەنجەکە گەورە بوو لە پرۆستاتیا گەورە بوو چوو بۆ ئێسقان و شتەکان لەبەرەوە تەمەن نادەکەم قسەکەی مامۆستانی هادمان وەرگرت بێت هەمومان لە خۆمان و لە خانەوادەکانمانە ئەم جۆرە دارایی و ئەم جۆرە بودجێمان کرد بێت قسەمان زۆرە لەگەڵ مامۆستانی هادا دارایی هێشتا تەواو نەبووە و باس و خواز دەکەین سوپاس بۆ مامۆستانی هادی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم